هەرچ زۆرە ناوەک بێت دەتانە بینوسین حەسەب داواکاری ئەو کەسێ دەیەنەوێ. شوێنی حەرقەکەی لۆ ملوانکەی هەڵواسین. قۆناغێکی ترمان هەیە کۆنکردنی ئەو شوێنانەیە کە دەمانوێت مشارەکەی تێدا جێگیر بکەین. برنج قۆناغش زۆر احتیارە لەبەرەوە ئەمە چەندی ساڵ ئەزممان هێز لەم کارەدا تا ڕادێک لەمەوە ئەمەش قۆناغی لابردنی زبرەکانە کە قۆناغی سمپارە پێ دەڵێن یەکێکە لە قۆناغە ئەساسیەکانی خۆمان. من لە ساڵی 1995ەوە دەستم بەم کارە کردووە لەگە بنەماڵەکەمان، بەڵام جیاوازی من لەگەر زێرنگەکانی تردا ئەوەیە کە ئێمەمانە بەگراوندێکی هونەریمان هەیە، هونەری خۆشنووسی و هەروەها شێوەکاری و لەوانەش زۆر گرنگتر لەلای من دیزاینە، دیزایانی زێڕۆزیوە و هەروەها بە دروستکردن دیزاین بە حروفە بە پیتەکانی خاتی عەرەبی. ئێمەمانە دەکرێت ئەم وشانە ئەم پیتانە بە جوانترین شێوە دیزاین بکەین و هەروە لەبەوەی کە خواستی زۆر لەسەر هەیە و لەبەوەی کە ئەمێش ئیشەکەی خۆمان خۆش دەوێت و هەروەها گرنگێکی زۆریش پێ دەین و بە خۆشحاڵیەوە بوویتە ڕەزامەندی ئەم کەسانی کە داواکاریان کردووە لۆ ئەو شتانێکە دروستی دەکەین. هەندێک دیزاین دەکرێت بە کۆمپیوتەر دروست بکرێت، کۆمپیوتەریان وەکو دیزانی سەردەمیانە، بەڵام ئەگەر کەسێک تازە باسم کرد بەگراوندێکی هونەری هەبێت لۆی زۆر ئاسانتر دەبێت لەبەوەی کە هەندێک لە حرفەکان و پیتەکان بە کۆمپیوتەر نانووسێتن دەکرێت ئەم کەسە بەدەست دروستیکاتن دوایە دەتوانی ئامێری کۆمپیوتەر بەکاربهێنێت و تاوەکو بتوانێت دیزانەکە جوانتر دەرچێت. جیاوازێکێکدا زۆری هەیە ئێمەمان هەست پێ دەکەین، ئێمە وەکو خۆشوسەکان و خەتاتەکان حەزمە لێە کارەکانمان زیاتر کاری دەست بێت لەبەرەوەی بەڕاستی مادیبوونی زۆر تێدایە و کەسی بەرامبەریش ڕێز لە کەم کاران دەگرێت و هەروەها بە سنجینیەوە تەماشا دەکات لەبەرەوەی کە کارێک ئامێری هاتەناوی لەوانەیە ئەم جوانیە هەبێت، بەڵام لە ناحیەی ڕوحیەوە لەوانەیە هەست بەم جوانی نەکەی، بەڵام کە هەست دەکەی ئەمیشە بەدەستی دروستکراوە کەسی بەرامبەریش زیاتر ڕێز لە ئیشەکە دەگرێت. ئێمەمان چەندین زۆر خەتمان هەیە، بەڵام هەندێک لە زۆرەکانی خەت بەکاردەهێن لەناو بوارەکەی خۆمان کە بواری پیشەی هونەری زێرنگریە. خەتی دیوانیمان هەیە کە ئەم خەتە زۆر نزیکە لە ئیشەکان و دیزاینەکانی خۆمان دەکرێت جوولە بدەینە و پیتەکان و وشەکان تاوەکو ئەم دیزاینە کە دەمانوێت دروستی بکەین. لە هەموو جۆرە چینەکان دێنەکەمان بەڕاستی و هەروەها داواکاریشان جیاوازە لەبەرێک کە ئێمەمان لە بازاڕین کەسی بیانی و هەروەها ئەو کەسانی گەشتیاریشن دێنە لامان داواکاری زۆر سیر دەکەن کە ئەو خواستێک ئەوان لە بیرۆکۆی خۆیاندا هەیە لەلای ئێمە دەیدرکێنن، دواتر ئەمەمانە دەکەنێت دیزاینەک و پێشکەشیان دەکەین لەبێ بەڕاستی ئەمە خۆشحاڵن لە ئیشەکەی خۆمان گرنگی پێ دەین و لەسەر زێر ئیشکردن زۆر خۆشتر بەڕاستی لەبێت کە زێر خاصێتیشی زۆری هەیە لەگە زیو جیاوازێکی زۆری هەیە، بەڵام خۆشی زیو لە چییە کە کار لەسەر زیو دەکەی خەسارەکەی کەمترە لەبێ کە نرخەکەی کەمترە لە زێر دەکرێت بە دڵی خۆمان ئیش لەسەر ئەم زیوە بکەین، بەڵام برێن نەڵێن زێر بەڕاستی نەوع جوانێکی خۆی هەیە و هەروەها نەوع سەنجینێکی خۆشی هەیە و داواکاری زۆر تایبەتی سەری هەیە.
کاتی بەڕیندا ئەم زێرانە بەڕاستی ورد زێرەکان غڕ دەکەینەوە کۆی دەکەینەوە دواتر دیتاوێنەوە سەر لێنەوە لێنا قالب دادەینەوە دروستی دەکەینەوە زێر کەم دەبتۆ لە دەستمان لە ئەسنا ئیشکردن کەمەک بەردەبێتەوە لەوانەیە پەربی بزربیت بەڵام زێرەکانی زۆر بە زۆری بەرەسمان دیسان دەگەرێتەوە دەستمان بنەماڵەکەمان هەمومان زێرنگرن بە خۆشحاڵیەوە بەڵام وەکو لایانی هونەرەکەی بەڕاستی من زیاتر لەناو ئەم بارە کار دەکەم لەبەی کە باگراندۆکی هونەریمان هەیە تازە باسمان کرد لەم ئەو باگراوەندەش نزیکەی 30 ساڵە لە بواری خۆشنووسیدا کار دەکەم هەر لەبەر ئەوەش بەڕاستی من بە خۆشحاڵیەوە هەز دەکەم کە لە پیشەکەی خۆم سەرکەوتوو بمە ئەوش بە قسەی من بە قسەی ئەو کەسانی کە بەڕاستی داواکاریەکان داوا کردووە دواتر ئەم کارم کە بۆیان کردووە بوویتە خۆشحالیان بەڕاستی مش پڕ بەدڵ حەز بە و هەستەی دەکەم کە بەڕاستی کەسی بەرامبەر ئەم داواکاریەمە کە بۆی کردووە پڕ بەدڵی بووە من زیاتر هەر دەبێت